پەیامی سەرخۆشی ناوەندی سنفی مامۆستایانی ئێران سەبارەت بە گیانەدەستانی مەحسا ئەمینی. ناوەندی سنفی مامۆستایانی ئێران سەبارەت بە گیانەدەستانی مەحسا ئەمینی بەدەست گەشتی ئێرشاد پەیامێکی سەرخۆشی بە خەڵکی ئێران بڵاو کردەوە. نووسراوی ئەم پەیامە لە درێژەدا هاتووە. پەیامی سەرخۆشی ناوەندی سنفی مامۆستایانی ئێران سەبارەت بە گیانەدەستانی کچی خۆشەویستمان مەحسا ئەمینی. وڵاتی دایک فرمیسکی خوێنێنی خەم دەڕێژێت. بە دایکان بڵێن ئیتر کچی هەچاو نەهێنە دنیاوە. ئێران سەرخۆشیت پێدەڵێن. هەواڵێکی کورد بوو، بەڵام بە کەمتر لە چەند دەقیقا وەکو بوومەلەرزەیەکی قوڵ و کارەساتێکی پڕئازار خەڵکی ئێرانی هێنا لەرزە. مەحسا ئەمینی کچێکی کوردی 22 ساڵە کە پاش دەستگیرکرانی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادەوە گواسترایەوە بۆ وەزەرا. بە کەمتر لە 2 کاتژمێر بە ئیدعای ڕاگەیاندنی تووشی سەکتەی مێشک یان دڵ بوو. ڕوون و ئاشکرایە کە پێشینەی هەڵسوکۆتی توندوتیژی هەندێک لە هێزەکانی گەشتی ئێرشاد ببێتە هۆی ئەوەی کە ڕاگەیاندنی دەسەڵات لە مەڕ نەخۆشی دڵ وەیان مێشک بۆ خەڵکی ئێمە جێگەی باوەڕ نییە. مەحسا ئەمینی یەکێک لە هەزاران قوربانی ژنی قوربانیە لە ئێران. هێرشی زەنجیرەیی بۆ سەر ژنان لە شەقامەکاندا بۆتە هۆی لە ناوچوونی هێمنایەتی ئەوە بنەماڵەکان و کۆمەڵگا. ژنانی کۆمەڵگای ئێمە ڕۆژێک بە بیانووی نەبوونی حەجابەوە دەکەونە بەر هێرش و ڕۆژێکی تر دەبنە قوربانی کوشتنی ناموسی. ڕۆژێک بەهۆی هەژاری ئابووری بنەماڵەوە لە خوێندن بێبەش دەبن و لەسەر سپرەی مارە بڕان دەفرۆشرێن و ڕۆژێکیش دەبنە قوربانی تێزا و ئەسید پژاندن بەسەر ڕوومەتیان. ڕۆژێک بۆ دابینکردنی چەند دانە نان پرچەکانیان لە بازاردا دەفرۆشن و ڕۆژێکی تر بەهۆی جەرکەوتنی چەند تاڵی خەژیان و یان نەبوونی دوکمە لەسەر مانتۆکەیان تووشی چارەنووسێکی وەکو مەحسا دەبن و گشت ئەمانە تەنیا بەشێکە لەو چەرمەسەریانەی کە ژنانی کۆمەڵگای ئێمە تووشی هاتن و هەر ئەم نێگەرانی و کارەساتانەیە کە ئارامی لە کچانی کۆمەڵگای ئێمە دزیوە. بەڵام بیانووی دەست بەسەرکردنی چەند کاتژمێری مەحسا بەشداری لە پۆلی فێرکردن و ڕێنمایی هێزی ئینتیزامی ڕاگەندراوە. ئەمە چ فێرکردنێکە کە قوتابیەک دەبێت دەست بەسەر بکرێت و لە ژێر زەختدا فێر بکرێت و ڕێنمایی پێ بدرێت. مەگەر مەحسا و مەحساکانی ئەم خەڵکە لانی کەم 12 ساڵ لە قوتابخانە و پۆلە پڕا و پڕ لە وانەی ئیدۆلۆژیکی ئەوە فێر نەکراون و ڕانەهێنراون؟ مەگەر مەحسا و مەحساکانی ئێمە تووشی لێکزانەوەی بەرتەسک و تایبەتی لە دین و ئاینی ڕەچاوی ئێوە نەبوون؟ بەڕاستی چ ئاکامێکتان لەم هەموو ڕاهێنان و نیشاندانە ئیدۆلۆژیەکیە لە قوتابخانەکان بەدەست هێناوەکە دیسانیش هەرهان بە شوێن بەڕێوەبردننی یەک کاتژمێر پۆلی فێرکردن و ڕاهێنان بۆ ژنان و کچانی ئێمە. ئەویش لە گرتوخانە و لەلایەن ئەو هێزانەی کە خەڵک دەست بەسەر دەکەن و ئەویش لەلایەن کەسانێکەوە کە گرنگترین شارەزە یان خەت و نیشان کێشان و هەڕەشە و باتۆم و هیترە. ئایا کاتی ئەوە نەهاتووە کە یەک جار بۆ هەمیشە بیر لەوە بکەنەوە کە ئەم شێوازانە ئاکامی بە پێچەوانەیان بووە و پێویستیان بە پێداچوونەوەیە؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە کە لە خۆتان بپرسن چیتان کردووە کە پۆل پۆل لاوانی ئەم وڵاتە لە لێکجانەوەی یەکلایەنە و قورخکارانەوەی ئێوە لە ئاین و مەزهەب بێزار بوون و بۆچی لە هەر دەرفەتێک بۆ هەڵاتن لە چەنگی تێڕوانینی توشبوو بە ئیدۆلۆژی سەدەکانی ناوەڕاستیەوە کەڵک وەردەگرن؟ ئەمڕۆکە کەلێنی زۆر قوڵ لە نێوان ئەو شتەی کە ئێوە دەتان هەوێ و شێوازی ژیانی لاوان و تازە لاوان و بەگشتی بەشێکی گەورە لە شارۆمەندانی ئەم وڵاتە ئەوەمان نیشان دەدات کە نەتەنیا سیاسەتەکانی فێرکردن و بارهێنانی ئێوە بەڵکو سیاسەتە ئیدۆلۆژیەکان شکستی هێناوە و پێویستیان بە ئاڵ و گۆڕی گەورە و قوڵ هەیە. ئایا لە پێویستی ئاڵ و گۆڕ تێدەگەن؟ یان ئەوەندە لەسەر ئەم هێڵەی خۆتان بەردەوام دەبن
تا هەروەکو ئەمڕۆ سەبری کۆمەڵگا لێوڕێژ بێت؟ مێژوو زۆر بێڕەحم و بەزەیە کەوایە چاوەڕوانی تۆڵەی مێژوو مەبن. ئێمە وێرای دەربڕینی هاودەردی خۆمان بۆ بنەماڵەی مەحسە و سەرخۆشی بەگشت خەڵکی داغداری ئێران ڕای دەگەینین کە کۆمەڵگای ئێمە ئەم چەشنە تونند و تیژیانە لە دژی ژنان قبوڵ ناکات. هەر بەم بۆنەوە چاوەڕێین بێجگە لە کۆتایی هێنان بە بگرە و ببڕەکانی گەشتی ئەرشاد و ڕاگررتنی هەرچێ زووتری ئەم سیاسەتە دژەژنە ئجرایەتی ڕاشکاو لەگەڵ بکەران و بڕیاردەرانی ئەم جۆرە ڕووداوانە بەڕێوە بچێت. ناوەندی سنفی مامۆستایانی ئێران